ئێمە لەبەر کەمی بودجە لەبەرەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا کە من قسە لەگەڵ ئێوەکەم هیچ جۆرە پارەیەک نەبووە ئەم مانگە سەرفی بکەین بۆ ئەم هەموو نەخۆشخانەیە. ئێستا خۆتان نەزانن ڕۆژەفە ئەوەی کە ئەگوزارێت ئەوەیە کە تاقیگەکان بڕێکی پارەی بۆ دابین کراوە دراوە بە کۆمپانیاک. من حەزەکەم ئێمە پێتان بڵین ئێمە دایم لەوەیە بووین کە بە کەمترین نرخ بەو بودجە کەمەی لەبەردەستمانە بە کەمترین نرخ منافەسەیەکی شەفاف بکەین لەناو کۆمپانیاکانە بانگمان کردوون لەسەر ئەساسی پسپۆڕیان لەسەر ئەساسی کاری هاوشێوەیان ئەم شتانیان پێدراوە. تەنها بەڕقم ئەم ئامارەتان پێڵم حەزەکەم دوایەوە بۆ نمونە فەحسی کیمیایی بە 290 دینار لەم پارەیە ئەلم نەخۆشخانەیە ئەکرێت بۆ هاوڵاتیەک. بەڕسمی ئێمە ناچینە ژێرباری ئەوەی کە ئەم گرێبەستی تاقیگانە بدەین بەو کۆمپانیایە بەم مەرجانەی کە ئێستا دراوە بۆ لەبەرەوەی پسپۆڕەیەکی وای نییە و من ئێستا من دامەزراوم تاقیەکان بەلاش ئامێرەکانمان هێنێ کۆمپانیەکان یعنی هیچ منتیقێک و هیچ کۆمەنسێنسێک وەری ناگرێ من بچم بە ئەوەندە بێت فەحسێکم بۆ بکە. بەڕای ئێمە بەمە بەدەر لەوەی بەهدەردانە نەزیفە لەسەر داهاتی گشتیش ئەو داهاتە بگەڕێتەوە بۆ شتێکی تر بێگومان ئێمە توانین لەگەڵ کۆمپانیەکان مفاوەزاتمان کردووە خەڵک هاتوۆتە پێشەوە ئەگەر نیوەی ئەو سعرانەش بدرێ بە کۆمپانیەکان بە هەمان مەرج ڕازیە ئەتوانێت زیاتریش بکات بۆمان بەم تێڕوانینە لەم گرێبەستە بڕوانین ئەمە زەرمەندە بۆ خەڵک بۆی من داواکەم هەموار بکرێتەوە لە مەسلحەتی خەڵک بێ و